کۆلێجی تەکنیکی کارگێڕی لە قەزای ڕزگاری کرایەوە. ئەم کۆلێجە پێکهاتووە لە دوو بەشی تەکنیکی ژمێریاری لەگەڵ تەکنیکی میدیا و بۆ هەردوو سیستەمی بەیانیان و ئێوارانیش خوێندکار وەرەگرێت. ئەمە ئەم دوو بەشەی کە تیایدایەتی لە ڕاستیا بۆ ناوچەکە زۆر گرنگە، چکە ئەمە هەر دوا بە دوای بە قەزابوونەکە ئەمەش کراوە دیاری بۆ ئەم ناوچە قوربانی دەرە. ئێمە لە سیستەمی زانکۆلاینیشمان بۆ کردوێتەوە بە فۆرمی ڕاستەوخۆ و هەروەها بە شێوازی شوێنگۆڕینەوەی کە شوێنێکی وەرگیراون و بە دڵیان نییە ئارزومەندانی ئەو بوارە شەتوانن بێن داوا بکەن لێرە لە ئەم دوو بەشەی کۆلێج تەکنیکی ڕزگاری وەرگیرێن. خوێندن ئێمە چاوەڕوانەکەین خوێندکاری زیاتر بۆ بێت لەبەر ئەوەی ئەم کۆلێجە بەم دوایانە کرایەوە، بۆ یەوەکو پێویست تا ئەم کاتە ناساندن بۆ کۆلێجەکە نەکرا، کاتی هیوا لە بەردەستان نەبوو و لەگەڵ وەزاریشا لەسەر خەتین بۆ ئەوەی هاوکاری بکرێ و ئەم ساڵ بە ئەگەرێکی زۆرەوە پشت بەخوا خوێندکار وەرگرێ و دەست بکرێ بە دەوامی بۆ ساڵی 2025 بۆ 26.